بەهۆی نوێنەکردنەوەی گرێبەستەکانیان 45 کۆمپانیای هاوردەکردنی ئاژەڵی بچووک و گەورە لەگەڵ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی کۆبوونەوە. کشتتوکاڵی سلێمانی پێیانی ڕاگەیاندووە کێشەکەیان لای ئەوان چارەسەر ناکرێت. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیان پێشتر لەم بەڕێوەبەرایەتیە کارەکانیان بۆ کراوە، بەڵام ئێستا بۆ ماوەی 3 مانگ دراوە بە 14 کۆمپانیا. ئێمە وەک نوێنەری 45 کۆمپانیای بواری هاوردەکردنی ئاژەڵی زیندوو کە لە مانگی 11 ساڵی ڕابردوو داواکاریمان پێشکەش بۆ وەزارەتی کشتتوکاڵ کردووە بەسی هاوردەکردنی ئاژەڵی زیندوو لە دەرەوەی وڵات. دوای ڕێکارە یاساییەکان و جێبەجێکردنی هەموو ڕێنمایەکان و وەرگرتنی مۆڵەت و ڕەزامەندی بەپی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2020 ژێربەژێر حیسەی مانگانی 7 و 8 و 9 2020 دراوە بە 14 کۆمپانیا کە لە بنەڕەت تاهی 3 کەسە و 31 کۆمپانیا بێبەشکراوە کە ئەمەش غەدر و ناحەقی و لە هەمان کاتە گەندەڵێکی گەورەیە کە لەلایەن گروپێکی دەستڕۆشتوو لە وەزارەتی کشتتوکاڵ ئەبرێ بەڕێوە. هەر بۆ ئاگاداری بەڕێزتان زانیاریمان هەیە کە بە پارێکی خەیاڵی فرۆشراوە هیچی کەمتر نییە لەو قاچاقچێتی کە لە مەرجەکانەکرێ. بۆیە داواکارین کە ڕێگری بکرێت لەم خەتەوە چیتر ئەم شارە نەبێ بە سوتەمەنی بەرژەوەندی چەند کەس و تاقمێک و دەسەڵات بگەڕێتەوە بۆ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی پارێزگاکان کە حیسە تەوزیعکەن کە پێشتر بۆ شێوەیە بۆ غەدر لە کەس نەکراوە بە پێی یاسا دابەشکراوە و لە ڕێگری بکرێت لەوەی لە وەزارەت مامەڵەی کڕێن و فرۆشتر بەم ئیشەوە بکرێت. خاوەن کۆمپانیاکانی هاوردەکردنی ئاژەڵ دەڵێن جگە لەم 14 کۆمپانیایە هیچ کەسێکی دیکە لە ئێستادا بۆی نییە ئاژەڵ هاوردەی هەرێمی کوردستان بکات. ئەوەشی کراوە قۆڕخکاریە و بەڕێکەوتن و پارە کراوە. هەروەکو باستەمێکی گەورەی دەزانن لەم 39 کۆمپانیایی پێشتر ئەم کارەیان ئەنجام داوە. جەماعەتێک کۆمپانیاین کە هەموو مانگێک حسەیە گەدرێ بە شارەکان تێگەی ئەم جارە بەپێی ئەوەی کە کەرنتین بووە و دەوام نەبووە و 3 مانگیان کرد بە یەک بۆی بدرێ بە شارەکان نزیکەی 45 بۆ 50 کۆمپانیا چاوەڕێ بوو کە حسەی بەرکەوی و هەمووی وەکو جارەکانی پێشوو بەپێی شوێنەکەی و بەپێی سەرەی خۆی حسەکەی بەرەکەوت. بەس ئەم جارە ئیتر چۆتە وەزارەت ئەوەیان نازانین چۆن دابەشکراوە چۆن دابەش نەکراوە. داواکاریمانەوەیە بزانین وەڵای ئەڵە لە دەستی ئێمەیانە ئەم جارە لە دەستی ئێمەیانە بوو چۆتە وەزارە دیشەکەتان. گەچی تا ئێستا ڕوون نییە ئەوانەی لە ئێستا بەدواوە کاری هێنانی ئاژەڵ بۆ هەرێمی کوردستان دەکەن کێن و ڕێکەوتنەکە چۆن کراوە، بەڵام کۆمپانیەکانی دیکەی هاوردەکردنی ئاژەڵ بە گومانەوە لە ڕێکەوتنەکە دەڕوان و دەڵێن پێویستە مافەکانیان پێشێل نەکرێت و ئەو ڕێکەوتنانەی کراوە هەڵبوەشێتەوە. بەو پێی خاوەنخانەکانی ئاژەڵ مەسرەفێکی زۆریان لە خانەکاندا کردووە و زیانی زۆریان بەردەکەوێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.